خۆشەویستان یەکێک لە نەخۆشیە باوەکانی سەردەم نەخۆشی دەرونیە و با بڵێن ئەگەر بەقەدەر نەخۆشی جەستەیی گرنگ نەبێ زۆر جارلەوە سەختترە و ناخۆشترە بۆ کەسەکە و لە کۆمەڵگای ئێمە شابمانەوە لەمانەوە و لە زۆربەی جیهانیشا هۆشیارێکی کەم هەیە دەربارەی نەخۆشیە دەرونیەکان زۆر جار هەندێک بیر و باوەڕمان هەیە بەرامبەر ئەم نەخۆشیانە کە ڕەنگە هەڵە وەرمانگرتە بێ و تێنەگەیشتبین لێ زۆر جار دەوترێت نەخۆشی دەرونیەکان تەنها بە دەرمان چارەسەرەکرێ یان هەندێکیان بەڕێنمایی چارەسەری دەرونی کلینیکی چاکرێت و چەندین ڕێکار و شێوازی هەیە بەڵام ئەوەی گرنگە ئێمە بە بۆچوونە هەڵەکانە بچینەوە و بزانین نەخۆشی دەرونی چۆن دەستنیشانەکرێ و جیاوازەکەیان چییەوە ئەگەر کەسێک پێویستی بە دەرمان بوو چۆن ڕێنمایی بکرێ ئەمە تەور و بابەتێکی ئەمڕۆمان دەبێت بێگومان بۆ ئەمەش کەسێکی بە ئەزمونمان لە بواری دەرونیە بانگێش کردووە کەویش دکتۆر هەژار عوسمان معروفە ساڵارێکە خزمەت دەکات لەم بوارەیە کاکتۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ زۆر سپاس کاک دکتۆر بێگومان هەرێکێکمان نەخۆشی دەرونیمان بیستووە بەڵام ڕەنگە ڕاوبۆچوونمان سەبارەت بە نەخۆشی دەرونی جیاواز بیان هەڵە تێگەیشتنی تیابێ ئێوە چۆن لەمە ئەڕوان هەڵە تێگەیشتنەکان چین دەربارەی نەخۆشی دەرونی باڵێ زۆر سپاس بۆ ئێوە تەلەڤیزیۆنی پێیان بۆ ئەم بەرنامە گرنگە کە بۆتان ڕەخساندم لە ڕاستیە لە کۆمەڵی کوردەواریە بیرروڕای زۆر هەڵە هەیە لەسەر نەخۆشی دەرونی زۆر من بە کورتی باسیەکەم بۆ نمونەیەکێ لەوانە زۆری خەڵک نەخۆشی دەرونی بە عیب ئەزانێ بە خەوش ئەزانێ ئەی شارێتەوە هیوایە تەنان لە خۆشی ئەشارێتەوە ئەنی خۆی جێل ئەکا بۆی نەیبینێ کە کێشەیەشی قورسی دەرونی هەیە اینجا حەزەکەی لەم بەرنمەیەوە من ناڵێم نەخۆشی دەرونی ئەڵێم کێشەی دەرونی چونکە خەڵک لە نەخۆشی زۆرە ترسێ کێشەی دەرونی اینجا وەکوتم هەندێک جیاوازیان نیە دکتۆر ئەگەر نەخۆشی بیان کێشە بێت خۆی لە ڕازیە یعنی کێشەی دەرونی ئەگەر زۆر قورس بوو وە چارەسەر نەکراوە درێژخایان بۆ بێ بە نەخۆشی کاتە پێم بڵێن تێکەڵەوە بەڵێ اینجا کێشەی دەرونی لە ڕاستیەوە وەکوتم زۆر کەسێ بە خەوشیە زانێ بە عیبێ زانێ ئەی شارێتەوە بێگومان هەڵەیە یعنی کێشەی دەرونی هەموو مرۆڤێک لەم دنیاە بە خۆشمەوە بۆی هەیە ناو بەناو هەیبێت اینجا بەس پلەکەی جیاوازە هەیە سووکە و بۆ یەک دوو ڕۆژە خانەیەک دوو سەعات هەیە بۆ زۆرتر و بەو شێوەیە زۆر کەسێەوە ئەزانێ نەخۆشی دەرونی معنای شێتی لە ڕاستیان من حەزەکەم ئەسڵ وشەی شێتی لە فەرهەنگی زمانی کوردیان نەمێنێ وشەیەکی عیبە شێتی یعنی بەڕاستی بە هیچ جۆرێ نەخۆشی دەرونی شێتی نییە ینی شێتی هەر نییە ئەسڵەن ئەگەر جوان لێکی بیتەوە یا شێتی هەر نییە یا هەرچی مرۆڤ هەیە لەم دنیاە هەندێک جار هەندێک کات تۆزێ شێتیە دەرەبڕێ ئایا بە قسەکردن ئایا بە ڕەفتار بکە دوایە خۆشی عەجایبی لێڵێ و من بۆ وام و من بۆ وام کرد جارە پێڵەن ناتەوا و بێژگە لەبەر ئەوە شێتی نییە یعنی نەخۆشی دەرونی شێتی نییە زۆر کەسێەوە ئەزانێ نەخۆشی دەرونی شتێکە سەر بە جیهانی غەیبە نەخێر وانە هیچ پەیوەندی بە جیهانی غەیبەوە نییە نەخۆشی دەرونی بەگشتی شوێنی دروستبوونی نەخۆشی دەرونی و وەزیفەی دەروون لە مێشکایە نە لە دڵایە نە لە مەعیدا لە هیچ لەو شوێنانە نیە لە مێشکایە لەبەرەوە ئەتوانی بڵێ نەخۆشی دەرونی بەگشتی جۆرێک کێشە هەیە لە ناو مێشکی کەسەکە اینجا کێشەکە مەرج نییە بڵێ زیاد گۆشتێک هەیە یا چیسێک هەیە یا جەڵتەلێ یاوە شەر نییە ئەینی زۆر جار ئێمە ئەتوانین بڵێن زۆربەی زۆری ئەو نەخۆشە دەرونیانە یەنە لامان ئەتوانم بڵێم لە 100 نەخۆش لەوانەیە 95 ئەگەر وێنەی کۆمپیوتەری مێشکی بۆ بگرین MRI یا CT سکان دکتۆر ئەنووسێ هیچی تیان نیە بەڵام کێشەی دەرونی زۆر قورسی شیە و لە خەستەخانە خانومانە مانگی جارێ بۆ لامان کابوو مەرج نییە کە ئێرە هیچی تیانە بوو ئیتر تۆ بڵێ نەخۆش نییە ئەو کەسە و کێشەی دەرونی نییە مەرج نییە بۆچی چونکە مێشک یەکێکە لە ئاڵۆزترین ئەندامەکانی جەستە نەک هەر بە بەراورد لەگەڵ مەسەلا دڵ و جگەر و گورچیلە و ئەوانە هەر لە هەموو کەونە لە هەموو گردوونە باشکاتە دکتۆر ئێمە کێشەمان لەگەڵ پشکنینە هەیە ینی بۆ نەگەر نەخۆشیەکی جەستەیت هەبێ ئەتوانین لە پشکنینێکا پێت بڵێ ئەمەت کەمال ئەو شت بەکاربێنە باشێتەوە سەیریکە یعنی وەکو وتم لە زۆربەی هەرە زۆریە هیچ شتێکی تیان نییە مێشک بەس معنای وانە هیچ کێشەیەکی تیان نییە کێشەی لە ئیشکردنەکە هەیە بۆ نمونە لە کارەبای مێشکە مێشی مرۆڤ بەردەوام کارەبای تەیە لە خەوتنیشە
بیگرە وایە خەسەری لە خەوتنی شەکارەبایتیایە کەوابوو بۆ نمونە لەوانەیە شێوان و هینێکە بێ لە کارەبایە لەوانەیە لە کیمیاکەیە سەدان مادەی کیمیاوی جۆرا و جۆری عەجایب هەیە لە مێشکە سەدان نەک یەکێک باشە ئەمانە ئەم تێکەڵە ئەم زیابکە ئەو کەمکە ئەو زۆر زیابکە ئەو زۆر کەمکە ئەو نەمێنێ بێگومان کارەکاتە سەر ڕەفتارمان سەرباری دەرونیمان کەوابوو بەڵام جاری واشەیە بۆ نمونە منوتم لە سەر و لە سانەوە هیچی تیانە مێشکی جنابینی و هەرچی فەحسی ژەکەی هی خوێن هی ئەەکەی هیچی تیانە و زۆر جاریانی زۆر نەخۆش هەیە کە کێشەی دەرونی هەیە بەڵام بڵێن کێشە دەرونیەکە ئەو کەسە نایەوێ بیبینێ خۆی لە جێلەکە ئەچێ بۆ لای هەرچی جۆری دکتۆر هەیە هەرچی جۆری فەحسەیە بۆ یەکەن ئەڵێ هیچی تیانە اینجا لەوانەیە قەناعەت بکا بڵێ ئێمە مەسمانایە شتەکە شتێکی دەرونیە یعنی تا ئەوە یەک دنیا سەرفەکە ساڵێ دوو ساڵ یەدە ئەڕوا معاناتی هەیە خۆی کە سوکاری فایدەی نییە ناچێت کەوابوو سەر بە عالەمی غەیب نییە نەخۆشی کێشەی دەرونی هیچ پەیوەندی بە عالەمی غەیب پەیوەندی ئەبەم مێشکەوە هەیە و پەیوەندی بە هەموو جەستەی مرۆڤیشەوە هەیە ناکەرەوە چونکە جاری وایە بۆ نمونە تۆ خودەی ملێ زۆر سستە یا زۆر گەرمە ئەوە کێشەی دەرونی بۆ دروستەکە یا جاری وایە هەیە نەخۆشی دڵ هینە جەستەیەکان کێشێت تا کاتی خۆی کە حەبی تاشکێن نەبوو وەکو پاراسیتامۆل و ئەوانە دۆلۆمۆلوانی کە ئێستا هەیە زۆر جار ئێستا تۆ لە نەنک و ئەوانەتان بپرسە ئەو کەسانی کە تای زۆریان لێ هات مەسەلە سەر و چل تووشی وڕاوا بوون ڕاوایانە کرد ئەشێوان شتی عەجایبیانەوە شتی عەجایبیانە کرد هی تاکە بوو ئەو تایە کاریە کردە سەر مێشک و وەزیفەی مێشکی ئەشێوان ئەبوو بەهۆی ئەوەی کە بینین و بیستن و فکر وانەی هەمووی ئەشێوان کاتە کێشە جەستەکانی دیکەش بێتە هۆی لای توش زۆر تەسیریە زۆر تەسیریە دکتۆر لەو بوارەوە هەستەکەم شتەکان زۆر تێکەڵ بوون هەندێک جار ینی ئەوەندە ڕبت هەیە لە نێوان نەخۆشیە جەستی و دەرونیەکانە کەسەکە لی تێکەچێت جاروە بیرکردنەوە بێتە هۆی ئازار لە ئەندامێکی لاشەیە دکتۆرەکە ڕێنمایی دەرونیە زۆر بەیەکەون یعنی لە ڕاستیە جەستە و دەرون ئەوا بەیەکەون ئەم کارلەوەکە ئەو کارلەوەکە و بەردەوامیشەوە نییە دقەیە بێ و بەردەوام لە کارکردنایە کەوابوو نەخۆشی دەرونی شتێکی عەجایب نییە کێشەی دەرونی شتێکی عەجایب نییە سەر بە عالەمی غەیب نییە و پەیوەندی بە هەموو جەستەی مرۆڤەوە هەیە هەموو جەستەی مرۆڤ بە تایبەتی بە مێشکەوە بە تایبەتی لە هەمووی زۆرتر بە مێشکەوە هەیە اینجا باشە کە مادام پەیوەندی بە جیهانی غەیبەوە نییە کەوابوو هەموو ئەو بیرە بێ بنەمایانەی کە لە ناو کۆمەڵی کوردەواریە هەیە و بەگشتی لە وڵاتەکانی لە وڵاتە ئیسلامیەکانە هەیە ئەو بیر و ڕا بێ بنەما نازانستیە کە ئێمە پێڵن خرافیانە زۆر زۆر زیان بە ئینسانەکانە گەێنێ و هیچ پەیوەندیان بە نەخۆشی دەرونیەوە نییە بۆ نمونە ئەڵێ جن چۆتە جەستەیەوە هیچ پەیوەندێکی نییە بە نەخۆشی دەرونە جن هیچ پەیوەندێکی نییە بە نەخۆشی دەرونیەوە تەحەداکەم هیچ اینجا کەسەکە چەند ملایەک ئەگێڕن بەس بۆ ئەوی پێ دەڵێن ئەم کەسە نەخۆش پێ دەڵێم یعنی ئەچن ئەیبن بۆ لای 100 کەس کە جنەکەی دەربێنێ دوای ئەوەی کە بۆی هەیە جاری وایە لە ئەوڵەوە تۆزێ بۆ 2-3 ڕۆژ ئارامە بێتەوە هینە بێ بەس ئەو مهم نییە مویمەوەی دوایە چی لێیە کەوا پەیوەندی بە جنەوە نییە پەیوەندی بە وەسوسەی شێتانەوە نییە پەیوەندی بە چای پیسەوە نییە پەیوەندی بە سیحر و جادوی ڕەشەوە نییە پەیوەندی بە نزا دوعای شەڕەوە نییە هیچی پەیوەندی بوانێ بە حەسوودیەوە نیە هیچی پەیوەندی بوانێ وەکوتم پەیوەندی بە هەموو جەستەی مرۆڤەوە هەیە بە تایبەتی مێشک ئەو قسەیە ژەکرێ زۆر جار بە کەسێک کەوترێ ئەگەر زەڕەیەک ئیمان لە دڵتابێ تووشی نەخۆشی دەرونی نابێ ئەمانە چۆن لەبینی ئالایەن ئیمانی چی پەیوەندیەکی بە نەخۆشی سەیریکە لە ڕاستیە زۆر کەسێ ینی ئەوە مشتی وای بینیم لە فەیسبووکە مەسەلا هەیە پرسێ دکتۆرێکی دەرونی پێ بڵێن باش بێ ئەوانە وەڵا زۆر کەس نییە ینی هەندێک کەس هەیە نووسێ ئیمانەکە و بەهێزکە قورئان بخوێنە چاکەبی بێگومان ئێمە لە چارەسەری کێشە دەرونیەکانە عیلاجی ڕۆحیمان هەیە علاج ڕۆحیمانەیە ینی بۆ نمونە کەسێکی زۆر ئیماندار کە تووشی کێشەیەکی دەرونی زۆر بەقووەتە بێ یعنی کە یە بۆ لامان ئەوەی کە ئێمە خۆمان وەکو پزیشکی دەرونی بیکەین ئایا دەرمانە ڕێنماییە پێدانی زانیاریە لەسەر حاڵەتەکە لەسەر دەستنیشانکردنی نەخۆشیەکەیە ئەمانە هەمووەکەین قسەکردن لەگەڵ کە سوکاری نەخۆشەکە چۆن هەڵسوکەوتکە لەگەڵ ئەم نەخۆشە اینجا وەکوتم کە بزانین کەسەکە بابەتە ئاینیەکان زۆر بەلایەوە گرنگە زۆر بیری لێکات و زۆر تەسیری تێکە یەکێ لەو شتەگرانەوەی لەگەڵ ئەوەشا باسی ئەو شتانەژەکەین و عادەتەن ئەینێرین بۆ لای مامۆستایەکی ئاینی ئارام و لەسەرخۆ کە خۆی ساغ بێ
خۆی کێشەی دەرونی نەبێ خۆی نەخۆشی دەرونی نەبێ ئارام و لەسەرخۆ بە ویقار بێتەماع خەریکی پارەپیاکردن نەبێ لەسەر ئەو خەڵکە وانە وە بە هیچ جۆرێ ئەوە دەست نیا لە دەسی ئەو پەڕەکەی تەوقا دەست نیا لە دەسی یعنی بۆچی چونکە هەیە عزێتی کەسەکەیە مەسەلا دەسە نێتە بینی ئالێرەوە هینەکە ئەڵێ با ژنۆکەکە دەربێنم یا تەنانەت لە شوێنی ترەوە ئەوێ ژنۆکە دەربێنێ ینی هەیە دەست درێژیە کاتە سەر ئەوانەی کە چوون بۆ لای بۆ ئەوەی ژنۆکەی بۆ دەربێن دەست درێژی ینی هەیە کەیس هەیە ینی ئێستا لە دادگاکانە کەیس هەیە کە خەڵکیان کوشتووە دەستیان ناوەتە بینی بە حساب دەریهێن هەیانە دارکاری ئەکرێ هەیانە چەندین جۆر ئەزێتیانێن و زۆریشان پارێکی زۆریشان لێسن و ئیشیانە مەسەلا ئەڵێ خورما بخۆ ئەڵێ ڕشکە بخۆ ئەڵێ هەنگوین بخۆ ئەڵێ هین ئەو دەرمانە ژیانە ئیتر تۆ چاکەبی یا ئەڵێ ئاوی زەمزەم بخۆ تەمەنەوە خۆی پرسیارە ئەمە فعلەن ئاوی زەمزەمە لە مەکە و مەدینەوە نایەنە وەنیە هەموو ئەو فڕوفێڵانە ئەکرێ هەنگوین مەسەلا ئەو ئەوانەی کە بۆ نمونە لە قورئانی پیرۆزە هاتوون ئەنجا ئەوانە هەموو ئەمەش بەکارهێنن یعنی تێگەی لەبەرەوە ینی من دایمە خوای بەوە ئەڵێم نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب چارەسەری کێشەی دەرونی لای پزیشکی پسپۆری دەرونیە و دەروونناسێک کە دەروونناسی پزیشکی خوێن بێ و بەلای کەمەوە بەکەلۆریۆسی هێنابێ غێری ئەوانە ئۆکەی هەندێک دکتۆری شەیە کە خۆی زیرەکە خۆی حەزی لە بابەتە دەرونیەکان هەیە غێری ئەم سێ گروپە لە ڕاستیە هیچ کەسێ ناتوانێت کێشەی دەرونی دەستنیشان کا بڵێت چییە و چارەسەریکە اینجا با بگەڕێمەوە سەر بیر و ڕاهەڵەکان کەوا بوو لە عالەمی غەیب نییە ئەو شتانی کە باسم کردو لە کوردەواریە زۆر عەزێتی خەڵکی پێێن هیچی ئەسڵ و ئەساسی نییە اینجا زۆر کەسەوە ئەزانێت کە یەکێ تووشی کێشەی دەرونی بوو و جارێک چوو بۆ لای دکتۆری دەرونی ئیتر حتا ماوە بێر بچێ بۆ لای دکتۆری دەرونی و حتا ماوە بێ دەرمان خوا غەڵەت ئەسڵ ئەساسی نییە شتیوانە یە جاری وایە نەخۆشیە بۆ لای من یا بۆ لای هەر دکتۆرێکی دەرونی تر یەک جاریەت و ئەو جارە من خۆم واکەم ئەو جارەکە بۆم دەرکە و کێشەکە چیە بۆی شەرحەکەم هەموو شتەکانی پێڵم بڕوا بکە ینی زۆر جار خەڵکی وا هاتووە وتمە دەیتر پێویست ناکەبێتەوە بۆ لای من و پێویست ناکەم چی بۆ لای هیچ دکتۆرێکی دەرونی تر تۆ کێشەی دەرونیەکەم بۆ باس کردی و ئەتوانی خۆت چارەسەریکە چونکە هەموو ئینسانێ خوا ئەو توانایەشی هاوەتێ کە خۆی بتوانێت کێشە دەرونەکانی حلکە یا بەڕاوێژکردن لەگەڵ کەسە هەرە نزیکەکانی یا هاوڕێکانی یا کە سوکاروانە چەندین ڕێگە هەیە لەبەر ئەوە کەوا بوو ئەوەش ڕاز نییە کە یەکێ جارێک چوو بەلای دکتۆری بێ بەردەوام چێت جگەلەوە زۆر کەسێ بەهەڵەت لە دەرمان تێئەگا ینی وا ئەزانێ ئەگەر دەرمانی دەرونی جارێک خواردی ترە بێ بەردەوام بیخوا جگەلەوە بەهەڵەت تێگەیشتن لە دەرمان زۆر کەسێ وازانێ ئەو دەرمانێک کە دکتۆری دەرونی ئەنووسێت تووشی ڕاهێنانیەکە غەڵەتە ئەسڵ و ئەساسی نییە بەڵێ ئەڵێ ئالوودابم ئەسڵ و ئەساسی نییە یعنی لە ڕاستیە دکتۆری دەرونی بە هیچ جۆرێ هیچ نەخۆشی تووشی ئالوودەبوون ناکە بە هیچ دەرمانێک ئەوە هیچ ئەم لای نییە اینجا زۆر کەس هەیە یعنی ترسی زۆری هەیە لە نەخۆشی دەرونی و لە خەستەخانەی دەرونی و لەوانە لە دکتۆری دەرونیش یعنی مەسەلا زۆر کەسێ ڕەبتی ئەگاڵێ گەرێکی چووە داخلیکەن لە نەخۆشخانەی دەرونی سەری لە کارەبایەن عملیاتی سەریەکەن عەزێتی ئێن دەرگای لە سەرداخەن یعنی ئەمانە هەمووی بیر و ڕای بۆ چوونی هەڵەیە کە بەداخەوە لە کۆمەڵی کوردەواریە زۆر باوی هەیە شتەکان وای لێ هاتوو ڕەنگە من بۆ ڕاوێژە بچوم بۆ لای دکتۆری دەرونی خەڵک دایم بە کێشە و بە نەخۆشی زۆر ڕاستە ئەسڵەن با من شتێکتان پێ بڵێم لە ڕاستیە ئەتوانم پێ بڵێم لە 100 نەخۆش کێت بۆ لای دکتۆری دەرونی بڕاتان بێ ئەتوان پێ بڵێم لە 90 وەکو من و تۆیە بیرەکاتەوە زیرەکە وریایە لە ژیانایە بەڵام هەندێک کێشەی دەرونی هەیە کە یا تێکەڵ دەرون کۆمەڵایەتی دەرونی و کۆمەڵایەتی هەیە کە بۆی چارەسەر ناکرێت خۆی بۆی چارەسەر ناکرێت ئێمە چ عیبێکتەیە تۆ بچی وەلای پسپۆر بڵێ وەڵی من تۆزێ گیرم خواردۆ تۆزێ چقیم ئالەم مەسەلەیە بەڵکو و ڕاوێژێکم پێ بکەی زانیارێکی باشم بێتێ بزان هۆکێکی زۆر کەسێ بۆ لای ئێمە یەک جارێت نایەتەوە تەواو هیچ پێویست ناکە کەوا اینجا هەڵەتێنی عیبش لە کۆمەلگای ئێمە بۆ نەخۆشی دەرونی زۆر کاریگەرە خەوش عیب یاڵە شێتیە یاڵە عیبە اینجا سەیریکە زۆر کەسێ ئێستا جوابی دەکاتەوە ئەڵێ نەخۆشی دەرونی بۆ ماوەییە
وەکو تەلەسیمیا ئەسڵ ئەساسینە ئۆکەی فاکتەری بۆ ماوەیی ئەتوانین بڵێن لە دووسێ نەخۆشی دەرونیە دەوری هەیە گرنگە بەڵام دەوری هەیە جیایە لە بۆ ماوەیی بۆ نمونە یعنی یەکێک بۆی هەیە شیزۆفرینیای هەبێ بایپۆلەری شیزۆفرینیای هەبێ یا تەنانەت نەخۆشی ئەوەی پێڵێن دوو جەمسەری مەرجنیە خوشکەکەشی تووشی بێ یا براکەی تووشی بێ یا باوکی هەیەی بڵێ ئیلا بێ ئەمانش توژون شتیوانە بەی جۆرە شتیوانە ئۆکەی یعنی ممکنە ئەگەرەکە تۆزێ زیاتر بێ لەوەی ئەنی ئێستا ئەگەر من باوکو دایکم ئەو نەخۆشیانەی نەبێ ئەگەری ئەوە کەمترە لەوەی من تووشی ئەو نەخۆشیانە بم لەوەی ئەگەر کەسێ ئەگەر من باوکو دایکم هەردووشیان نەخۆشیەکی شیزۆفرینیان هەبێ یا دوو جەمسەریان هەبێ لەو حاڵەتیانە ئەگەرەکە زۆردە بەڵام هێشتا هەر مسۆگەر نیە شتیوانە هیوایە باوکو دایکیشی ئەو نەخۆشی هەیە کەچی خۆی هیچی نییە وانە یا خوشکەکەی هەیەی بەڵام براکەنێ کەوابوو نەخۆشی دەرونی بۆ ماوەی نییە زۆر کەسێ ئەترسێ تەنانەت ینی مەسەلا خۆی شتێکی هەیە مناڵ کەم دروستەکە دروستی ناگاڵێ ترسم مناڵەکەشم توش بێ هەڵەیە شتیوانیە بەڕاستی اینجا هەندێک کەس هەیە و ئەزانێ ئەڵێ ئەو کەسێک کە نەخۆشی دەرونی و کێشەی دەرونی هەیە ئەڵێ خەتای خۆیەتی هەڵەیەکی زۆر گەورەیە ئەنی کێ حەزەکە ئێش و ئازاری هەبێت کێ حەزەکە زۆر دڵتەنگ بێت کێ حەزەکە بەردەوام بیر بکاتەوە کەم خەو بێ زۆر دڵتەنگ بێ یا زۆر نائارام بێت بچێت کێ حەزەکە وای دکتۆر جارێ ئەوەش محاسەباکرێن ئەڵێن خۆی وای لە خۆی کرد ئەنە پێ ناڵێم ئەڵێ خۆی خەتای خۆیەتی یا تەنانەت یعنی دوو لە ڕووی ئەڵێ درۆکە بۆی ئیژنەکە ئەڵێ درۆکە بۆی ئیژنەکە بۆی تەمەڵ بێ خەڵک خزمەتیکە یعنی تەمانەمانە هەمووی ڕای هەڵەیە یعنی ئۆکەی یعنی بڵێن زۆر گرنگە کەسێک کە نەخۆشی دەرونی هەیە یعنی ئیتر خۆی وێران نەکە بڵێ من هیچم تیا بەسەر نییە من پەکم کەوتووە هیچ شتێکم بۆ ناکرێ هیچ یەشێکم بۆ ناکرێ هەموو ئێوە بێ خزمەتی من بکەن ئەبێ ئێوە نەخۆشیەکەی من چارەسەرکەن ئەوە هەڵەیە ئەوەش هەڵەیە نەخۆشی دەرونی وابکە هەڵەیە بۆچی چونکە کێشێ نەخۆشی دەرونی بوو معنای وانەیە تر لە تەوقی سەرەوە تا بنی پێی نەخۆشە و هیچی پێ ناکرێ و داماوە و پەچی کەوتۆ یاڵا نان بکە بەدەمێ و ئاو بکە بەدەمێ و جنی بووە شتیوانیە لە ڕاستیە نەخۆشیوانیە هەموو نەخۆشێکی دەرونی لەوانەیە بۆ نمونە لە سا 60 نەخۆش بێت لە سا 40 تەندروستە دێتۆ ئەو لە سا 40 تەندروستە بەکاربێنە بۆ ئەوەی کە دکتۆر یارمەتی دەیا بە دەرمان بە ڕێنمایی کە سوکار یارمەتی تیا مڕاعاتەیەکە خۆشەویستیت ئاەتێ خزمەت ئەکا یارمەتیت هەیە بەڵام تۆشە بێن نەقەیەشی بۆ بکەیت ئەوەی کە خۆ دەتوانێت بێ بیکەی کەوابوو نەخۆشی دەرونی عاتەن خۆی هین ناکە نەخۆش ناکە هەڵەیەکی ترکە ئەوەش باوە ئەزانێ بە هەڕەشە یا بە ترساندن یا بە لێیان یا بە بەستنەوە بە زنجیر یا دەرگای لێداخی بەمە چارەسەرەکرێ یا زۆر هەڕەشێ ئەمەش هەڵەیەکی گەورەیە و لە ڕاستیە گوناهە ڕەنگە حاڵەتەکە خراپتریش بکات بەڵێ بێگومان خراپتریەکە شتیوان نابێ بە هیچ جۆرە یعنی ئەوانە هەمووی هەڵەیە یعنی کە یەکی هەوڵ بە و بەو شێوەیە یعنی زۆر بیرروڕای هەڵەی تریش هەیە بەڕاستی لەسەر نەخۆشی دەرونی زۆر باشە دکتۆر جۆرەکانی نەخۆشی دەرونی چەند جۆری هەیە و کامیان زۆر بەربڵاوە لە دەکرێت لە من و هەبێت زۆر چاکە تێگەشتم لە ڕاستیە من وەکو وتم یعنی ئەسڵەن ئێستا لە پۆلینکردنی نەخۆشی دەرونیەکانە پێی ناڵێن نەخۆشی دەرونی پێڵێن دیسئۆردەر یعنی کێشە یعنی شێوانی دەرونی کەوا بوو شێوانی دەرونی لە ڕاستیە واقعەیە کە بۆی هەیە هەموو مرۆڤێک لەم دنیاە بەلایکەم و جارێک لە ژیانە بەلایکەم و بۆ ڕۆژێ چەند سەعاتێ هەفتەیە هەیبێ شتێکی عجایب نییە ینی هەمومان بەخۆشمەوە بە هەموو دکتۆرە دەرونیەکانیشەوە ینی لەبەر ئەوە زۆری و کەمی نەخۆشی دەرونی لە ڕاستیە یەکەم جار کە پۆلینی نەخۆشیە دەرونیەکان کرا لە ئەمریکا لە ساڵی 1952 بوو ئەو کاتە 1952 وتیان حسابیان کرد 100 نەخۆشی دەرونیان دەستنیشان کرد یاک دوو هەتا 100 ئێستا کە طبعا هەموو ساڵێ ئەو پێی ئەڵەن DSM ئەو کاتە DSM یەک بوو پیانەوە DSM یەک لە ساڵ 1952 ئێستا ئێمە لە DSM 5 ینی هەر چەند ساڵ جارێک ئەمە ئەپدەیتەکەنەوە تازەیەکەنەوە بزان چی تازە هاتووە لە دنیا وانێ چی تازە هاتووە لە دنیا ئەنی ئێستا لە 1952 ئینتەرنێت و ئەمانە نەبووە کۆمپیوتەر و ئەمانە نەبووە بەڵام ئێستا بینین ئینتەرنێت پێیا بووە مۆبایل پێیا بوو ئایپاد پێیا بوو هەندێک کەسێ تا بەیانی ناخوێ سەیری ئەمانە ئەکات تووشی ئەنواع ئەشکال کێشەی دەرونیە بێکەوە بوو ئەبێ ئەپدەیتی کەن ئێستا ئەم ئەپدەیتی کە پێم وایە 2007 ئەوانە کرا پێڵێن DSM 5 بەڕێیەوە ئێستا لە سەگەکە بوو بێ بە چەند
شێوان 200 کێشەی دەرونی 550 ئەنێ سە بە پێی DSM 550 کێشەی دەرونی هەیە 1-2 هەمووی جیا لە یەکتری هیچیشی دووبارە نییە نا 500 جیا 550 جیا اینجا لە کۆمەڵی کوردەواریە بەگشتی یعنی ئەو کێشە دەرونیانەی کە فعلا یعنی باون زۆر هەن بە پلەی یەکەم خەمۆکی دڵتەنگی دڵتوندی خەمۆشی خەموخەفەتی زۆر زووخاو ئەمە پلەیەکە لە ڕاستیە دووهەم ترسی گشتی و بەتایبەتی لە ناو ژنانە ترس ژنان و کچان ترس ئەوەی کە پێڵن قەلەق بیرکردنەوەی زۆر نیگەرانی بیرکردنەوەی دائمی خوای ترسی ئەوەی شتێک ڕوئەیە شتێکی خراپ ڕوئەیە لە خۆم لە کەسوکارم لە دراوسێم لە میلەتەکەم لە وڵاتەکەم ئەمەش طبعاً زۆر پەیوەندی بە زۆر شتەوە یەکێ لەو شتانەیەوەی کە میلەتی ئێمە کێشە و کارەساتی زۆر بەسەرا هاتووە وانە هەر لە کارەسات بوون ئێمە لەبەرەوە ناحقمان نییە ئەو نیگەرانی و ئەو قەلەق و بیرکردنەوە لەم ڕۆژانە خاتونێک مەبینی هی ئەمفال بەڵێ هەموو ساڵەکەم برینی تازا بێتەوە بڕاکە کاتێک کە کەسەکەی لە ئەکولێتەوە برینەکان ئەکولێتەوە هەمووی ئەکولێتەوە لەبەرەوە کەوابوو نیگەرانی زۆر ترسی زۆر و بیرکردنەوەی زۆر و بێگومان ئەمەی ترەبێ بەهۆی ئەوەی کە زۆر جار یعنی ئەو کەسە کێشەی خەوی بۆ دروستە بێ ئیشکردنی لاوازە بێ ناتوانێت توانە ئیشکردنی کەمە بێ زۆر جار یعنی هەندێک کەسەیە کە خەمۆشی هەیە لەگەڵ خەمۆشیەکە بێتەحەمولە بێ زووت و ڕابێ ئەو ساوانە بووە دوای پەشیمانە بێتەوە یعنی زۆر جار دایک ژن زۆر جار وایەکە خەمۆشیێکی تونند ئەگرێ بێتەحەمولە بێ و ڕابێ و بەرگەی شت ناگرێت زوو هەڵەچێ کەوا بوو وەکوتم خەمۆشی ترس و نیگەرانی زۆر جار هەیە مەسلەی شتێک ئێمە پێی ئەڵێن دەروون جەستەیی ئەمەش زۆرە لە کۆمەڵی کوردەواریە لە کۆمەڵی کوردەواریە یعنی زۆر جار ئێمە وا پەروەردە ئەکرێن کە زاڵ بین بەسەر خۆمانە کە زۆر قسە نەکەین کە یعنی باسی مەشاعری خۆمان نەکەین یا کەم بیکەینەوەوانە ئەمانە ئەم هەست و سۆزە کپ کراوانە ینی زۆرمان وا پەروەردەکراین کە هەست و سۆزەکەمان کپ بکەین بەتایبەتی ئەگەر ناڕازی بووین لە شتێک ئەگەر تۆزێ بێتاقەت بووین ئیسعاج بووین تووڕە بووین لە شتێک دەری نەبڕین خۆمان بخۆینەوە خۆمانە خۆینەوە لەبەرەوەی عیبە بەرامبەر عاجزە بێ قەیچیەک هاتە حەمولە هەبێ ئسفنجە هەمووی ئەڵمژە گوێمێرێ طبعا ئەمە لایانی باشی و لایانی خراپیشی هەیە لایەنە باشەکە ئەوەیە یعنی ئەو ئینسانە تووشی شەڕ و ئەوانە نابێت زۆر وانە ئاشتی خوازیەک دروستە بێ لە ماڵەکە و گوێ نایەتێ بەڵام لایەنە نەباشەکەی زۆر جار ئەمانە وەکوتم یەک دنیا هەست و سۆزی کپکرا و بێدەنگکرا و سکوت پێکرایان هەیە لێنە ئەی ئەمە چی بکە؟ دکتۆر جاری وەکو میزەڵانێک گوایە ها فوتیەکەی هەوایەتەکە بۆ کێشەکان کۆ بێتەوە لە ئەتاقێتوانێ ئەتاقێتەوە لەبەرەوە سیرەکەی ئەمانە زۆر جار بۆ نمونە زۆرترین هۆی سەرێشە ئەمەیە کاتە ئەوتمان هەنێک نەخۆشی جەستەیە بێتە هۆی لایەنی دەرونی تەکچوونی لایەنی دەرونی دەکرێت لایەنی تەکچوونی لایەنی دەرونی کێشەی دەرونی بێتە هۆی نەخۆشە جەستەیەکان ئەوەیە ئێستا من پێم وتی وتم شتەکە دەرونیە شتەکە دەرونیە کێشەکە دەرونیە بۆ نمونە خەمۆشیێکی زۆرە ترسێکی زۆرە بەڵام کەسەکە ئەچێ بۆ لای دکتۆری دنیا لە سرم زۆر هێشێ بەس سەرێشەکە هۆی دەرونیە بۆ نمونە ترسی زۆرە بۆ نمونە کێشەیەکی کۆمەڵایەتی قورسی هەیە لەگەڵ نزیکترین کەسیە لەگەڵ باوشە لەگەڵ دایشە لەگەڵ مێردەکەیە مێرد لەگەڵ ژنەکەیە لەگەڵ خاوەن ئیشە کێشەیەکی قورسی هەیە ناوێرێ باسیکە کەس نییە گوێی لێگرێت کەوا بوو بەڵێ یعنی ئەوەی شێکێکە لەو حاڵەتانە کە ئێمە پێڵێن دەروون جەستەیی سایکۆسۆماتیک یعنی ئەو کەسە هەچی فەحسی دنیا هەیە کە سکانی مێشک MRI مێشک ئیکۆی دڵ ئەچێتە لای ئەم دکتۆر ئەو دکتۆر ئیتر کەسوکار بێزارە بێ کەسوکار بێزارە بێ سیرەکەن هیچیشی هیچ نەخۆشیێکی جەستەیی ڕوون و ئاشکرای نییە لەبەرەوە ئەمەش بە تەئکید یەکێکە لەو نەخۆشیانەی زۆرە جگەلەوە مەسەلەی هین مەسلەی وەسواسی ئەوەی کە پێڵێن عەمەلی مەسەلا زۆر گرنگیدان یعنی ڕۆژی چەند سەعاتێ بەوە مەشغوڵە بێت چۆن خۆی پاکاتەوە ماڵ پاکاتەوە مێرد و مناڵ پاکاتەوە ئەمانە ینی لە حەدی خۆی تێپەڕە یا بۆ نمونە ینی کەسێکی ئیماندار
لە پرۆسەی خۆ ئامادەکردن بۆ نوێشکردن یعنی هەر لە ئاودەسەوە هەتا دەست نوێژگرتن هەتا نوێژ دابەستن هەتا نوێشکردن هیواهەیە تووشی دووبارەبوونەوەیکی زۆر ئەبێ دڵنیانە زۆری پێچێ بۆ نمونە لە حەمامە ینی من نەخۆشم دیوە 3 ساعات 4 ساعات لە حەمامە ماوەتەوە کاتێکی زۆری خۆی ئەکوژێ یا لە ڕێک و پێکردنی ماڵە یعنی ئیتر لایەنەکانی تری ژیان لایەنی هەست و سۆز و عاتیفی ئەوانە وێڵ ئەکا ئیهمال ئەکا هەر مەشغوڵی ئەم شتانەیە کەوا بوو مەسەلەی عەمەلی بوونیش زۆرە لە دوای ئەوانە لە ڕاستی ئەتوانین بڵێن مەسەلەی هین مەسەلەی نەخۆشی شیزۆفرینیا نەخۆشی ئەوەی کە پێڵێن دوو جەمسەری ئەمانەش یعنی تا حدێک هەیە توانین بڵێن لە 100 کەسە تقریبا یەکێک لەمانە هەیە اینجا ئەوەش گرنگە بزانین یعنی لە ڕاستیان نەخۆشی دەرونی ئەتوانین بڵێن لە کێشەی دەرونی ئەتوانین بڵێن مناڵ لە مناڵیشەوە دەست پێکە یعنی لە 2 ساڵ و نیوە ئەتوانی تۆ بڵێ بەڵێ مناڵ هەیە لە 2 ساڵیەوە لە 2 ساڵ و نیوە دەرئەکەوێ بە ڕەفتار و بەو بڵێن لە مەسەلەی خەوا لە مەسەلەی وڕگرتنا لە مەسەلەی نائارامیە نەخەوتنە لە مەسەلەی فێربوونی زمانە لە مەسەلەی تێکەڵبوون لەگەڵ مناڵی ترە ئەمانە هەمووی هەندێک مناڵ هەیە شێواوەتیا لەبەرەوە یعنی توانین بڵێن بەڕاستی لە 2 ساڵ لە 2 ساڵ و نیوە ئیترە بێ وریای مناڵەکان بین و هەتا ئینسان تەواو پی دەبێ هەتا چۆنەڵی پێشمردن هەمووی لە هەموو ئەم قۆناغانەی ژیانی مرۆڤ کێشەی دەرونی قورس هەیە کە پێویستەکە ئەو کەسە بچێ وەلای دکتۆری دەرمان کاتمان هیچ نەماوە گەر بە کورتی پامی خۆت بگەێنی لە کۆتاییە شتێکت هەیە بۆ بینەرە پامی من لە ڕاستیە هەر ئەوەیە یعنی کێشەی دەرونی یا تەنانەت نەخۆشی دەرونی عیب نییە و زۆر باش لە لای پزیشکی پسپۆڕی دەرونی چارەسەرەکرێ و نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب هیوادارم نەخۆش ئیتر ئەوە نەکا کە کێشەی دەرونی هەبێ بچێ بۆ لای دنیا و ئاخر کەس دوای 2-3 ساڵ اینجا بچێ بۆ لای دکتۆری دەرونی چونکە ئەو 3-4 ساڵە لە چیسی ئەچێ لە ژیانی خۆی لە چیسی ئەچێ لەوانەیە لە لای دکتۆری دەرونی بە 3-4-5 مانگ 6 مانگ بۆی چارەسەرکە دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆر زارۆسمان باروک پزیشکی پسپۆڕی دەرونی کە لەم تەورە لەگەڵمان